لێرە لەم شوێنە خوای پەروەردگار بۆمان باسەکە وإذ نادى ربك نادا نداء بانکردنی خوای پەروەردگار بۆ سەیدنا موسا على نبينا عليه الصلاة والسلام بێگومان وحیە لێرەوەی تر طبعا وحی دەست پێەکە بە فەرمایشتێکی واضح و ڕۆشن و ڕاشکا و مبین ئاشکرا جوان دیار کە لێی تێئەگا و ئەزانێت چۆنە و یان بەواستەی فریشتەوە بۆی هاتووە وإذ نادى ربك موسى أن ائت القوم الظالمين وحيكي چییە ئەمرەکە چییە أن ائت القوم الظالمين تەشریف ببە یان بچۆ یان بڕۆ بۆ لای قومێکی ستەمکار قومە ستەمکارەکە أن ائت القوم الظالمين ئەم قومە بۆچی زاڵمن یەکەم شجارە زوڵمیان لە نەفسی خۆیان کردووە کە خوا ناناسن خوا ناپەرستن یەکەمین زوڵمی گەورە لە نەفسی خۆی ئەمەیە کە عەبدێک کە خوا ناناسێ خوا ناپەرست زوڵمی ئەمانەش بە قەوم بە مەجموعیان زوڵمیان لە نەفسی خۆیان کردووە کە خوا ناناسن زوڵمێکی گەورەیە کە وا ئەزانن فێرعەون کوڕی خوایە کە ناوی ئامونە ئامونیش لە خۆرەوە هاتووە جا لە هەموو سەردەمانێکە تاغوتان محاولاکەن درەختێکی مقدس بۆ خۆیان دابنن بۆ خۆیان و نەسەبیان هەندێکیان هەر لەوانێ زۆڵ بێ یعنی وەکو مستەفا کەمال کابراوی زابطێکی تورکی کتێبێکی لەسەردانا بە ناوی الرجل الصنم چکە ناویانەنا الرجل الأوحد ئەویش کتێبێکی دانا الرجل الصنم ئیسپاتی شیەکە کە چۆن دایکی لە سالونیک بوویەتی و فڕێداوە یعنی کەس نازانە باوکی چێ بۆیە ناوی خۆی نام مستەفا کەمال کەمالیش نێ بە هەموو نوقسانیەوە ڕۆیشت یاکێکی وەکو قەزافی هاتۆتە سەر حکم ئیلغای عومەر موختاری کردەوە قبری باوکی خۆین بە مهمتردانە خواژێ زانە باوکی ئەو چێ لای ئێمەش وایە خوای زانە باوکی تاالبانی چێ هەرستا گەر بڕێتەوە بە دوای نەسەبی جەلال تاالبانیە بڵێ باشە جەلال کوڕی حوسامەدینە کوڕی فەیزوڵڵایە فەیزوڵڵای چێیە فەیزوڵڵا ناوی لە ئەفغان و تاجیک و ئەمانات لە چۆ هاتووە ئەوە ناوی مەسعود بەرزانی دیارە مەسعود بەرزانی ڕێتە بۆ هەشت پشتی دە پشتیشی یەک بە یەک هەمووی معلومە و دیارە و تاریخێکی عەشیرەتێک هەیە و پێش پارتی دیموکراتی کوردستان لە 1946 دروست بەوە حیزبی تر هەیە دائیمە تاغوتان محاولاکەن ئەم شەجەرەیە بۆ خۆیان دروستکەن سەدام حوسێنی شەجەرەکەی بردبووە سەر عەلی کوڕی ئەبی تاڵیب لە بەروی شەڕێتی لەگەڵ ئێرانە جا ئەو پیشەی هەموو تاغوتێکەوە سەبەبەکەی چییە شعور بە نەقسە هەر کەسێ لە ناخیە کە شعور بە نەقسەکە محاولاکە ئەوەڵ شت باسی ئەو شتە بکا کە نیەتی ژنێک جوان نییە خێرا بە مکیاجم لاولای خۆی تەرتیب بکات و چیلۆیەک مکیاجەدا لە دەموچای خۆی بۆی بڵند جوانە یەکێکی کە پاشنەعانەیەکی لە پێ کردووە بۆی بەرز دیار بێت چکە کورتی باڵایە شارێت هیچ شتێکیش نیە هیچ عیبەیەکیشی تیا نییە یەکێکی کا ڕۆسنگی دەرپەڕان و ئاوا بڕبڕی پشتی ژانەکە هەتا بەیانی بەڵام سەبەکەوەی سنگی دەرپەڕانەوەی وڵەن ئازای یەکی کە شەقاوە ناڕ ئەمە هەمووی پڕکردنەوەی نەفسی ناخە تۆ ئەم نەقسەت تیا نەبێ خوای گەورە منی وا دروست کرد بەم دەموچاو و لوت و جسم و هەرچی کە هەمە ئەیتر تۆ بۆ پێویستیت بە شاردنەوەیەک هەیە جا دائیمەن ئەوانەی ئەعلام ئەوانەی دەسەڵات ئەوانە دائیمە پێویستیان بەوانە هەیە لێرەش فیرعەون ئەم حیوارە هەمووی باسی ئەم نقطەیە کات و بۆیە کردم بە محوەری قسەکردنەکە هەمووی باسی ئەوە کاتەوە کە تۆ خۆت چی فیرعەون بە فەراعینەی تریش هەمووی ئێوە چین هەروەکو بەشەرێکی تر نین یعنی سیسی چی زیاترە لەو کەسەی کە لە سەر قەبرانێکی قاهرە لەدایک بوو هەر لەوێش گەورە بووە وإذ نادى ربك موسى أن يأتي القوم الظالمين ظلمان لخوان كردو ظلمان لنفسي خوان كردو ظلمان لبني إسرائيل كردو ظلمان لهم الرعية وخلق كردو هم ضريبة ناحقك لسرتي أم قندلستانك هيا وهم ضريبة وهم خرابة كارية هیچی لە پێن بە دلیلی شەرعێکی خوایی دانە مەزراوە کە هەرچی شتێکەوە بوو بەشەر لەسەر بەشەری فەرز بکە زۆڵمە هەرچی شتێک دلیلێکی شەرعی لەسەری هەبێ عەدلە چونکە بەشەر دروستی نەکردو بەشەر ئەو قانونیانی دانە ڕشتووە ئەنجا زوڵمی ئەمانە کە لە سنوور دەرچووە دوای خوای گەورە کە ئەفەرمێ ئەن یەأتی القوم الظالمین قوم فیرعەون باسێک هاتووە ئەمە بە صیفەتی قەوم بوونەتەوە بە زاڵم يكودونين أو هم حاشية وملأ إنجا طبيعتي أم طاغوتانا جوايا طاغوتي يكم خواي قوريانا
حاشێ و دەست و پەیوەندێکی تر ئەنجا لە حاسی ئەوانی ترەوە خۆیان کردو بە تاغوتێکی تر ئەوانیش بوونەتەوە بەخوا لە خوای تر جا ئەبینی بەم تەدریجە سبحان الله ئەوەی کە بڕوای بە خوای پەروەردگار نییە ئەوەی عبودیەتی بۆ خوای پەروەردگار نییە دەیان تاغوت دەیان خوای بە دیارەوەیە خوای گەورە ملکەچی بۆ دەربڕیوە خوای تاغوتی خۆیان بەوەلی ئەمری داناوە تەسلیمێتی یەک کەلیمە لە کەلیمەیانەوە هەرچی شتێک ئەڵێ ڕاستە سادات وتاریەدا دەربارەی یەمەن وتی بڕیارمدا جێش بنێرمە سەریان خەڵک چەپڵەی لێدا و کەوتە هەلەکە سەماوانەی دەوروبەریشتی چەپڵیان بۆ لێدا ئیشێکی چاگەکەی ئیشێکی چاگەکەی بەڵام هەر سادات وتی بەڵام دوایی بڕیارم داوتم جێشی عەرەبی نابێت لە جێشی عەرەبی بدا هەن ئافرین ڕاستەکەی دەست خۆش دەست خۆش هەروە قڕمیش کراوە یعنی تۆ فی كل الأحوال هەر دەست خۆش آخر بۆیە لە ما علمت لكم من إله غيري أنا ربكم الأعلى خەڵک بۆیە ئەبێ بەخوا تۆ سەیری و فرعونەی کوردستان کرد چۆن ئەبێ بەخوا لە خەڵک ئەوە ئاوا بێ بەخوا لە خەڵک حاشەیەکی پڕ ئیجرام ئەم حاشێش لەوانی تر بووە تۆ ئەنجا بۆ نمونە مەکتەب سیاسی حیزبە مستەشاری ڕئاسەن نازانم چین لەو هەموو حاشیە و دەبنگانەی لە دەوروبەرین ئەوانە ژەبنەوە بە تاغوتی خواروتر بۆ خواروتر بۆ خواروتر هەمووی دەرەجاتی ئالیهەی مزەیەف هەروەکو چۆن فرعونەیوت ئێمە سولالەی ئێمە لە خۆرەوە هاتووین مەلیکەکانی ئەوروپاژیان و خوێنمان شینە کە هاتن بە وڵاتی ئێمە ئەو کڵاو ناکرا سەر ئەهلی ئیسلام خوێنمان شینە لە بەرەوتیان نا مەلیک فەیسەڵ لە ئالی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبەم شێوە کڵاویان نایە سەر ئومەتەکەمان ئەنجا فەرمێ قەومە فرعون ئەلا یەتەقون سەیری کە باسی زوڵم و تۆغیانی ئەمانی کردو باسی تەقواشی کردووە فەرمێ ئەلا یەتەقون کەوابوو ئەسڵ ئەوەیە ئەبێ بێتە ڕیزی تەقواکاران ئەو کەسەی ئەوەی کە عەبدی خوایە پێویستە عبودیەتەکە بۆ خوا بسەلمێنێ ئیمانی پێبێنێ بیپەرستێ بە شەریعەتەکەی و پابند بێت تەسکیی نەفسی خۆی بکە خۆی لە محەڕەمات دوورخاتەوە دەرەجەی یەکەمی ئیمانە ئەنجا یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله دەرچێ بەرەو ئەو ئیمانە سەروتر کوێ ئەنجا بۆ ئیخبات و سەبر و خشوع و خضوع و ئەوانە هەتا ئاگاتە دەرەجەی تەقواکاریەکە ئەسڵ ئەوەیە ئەلا تەتەقون ئەلا یەتەقون ئەی چۆن هاتوونەتە خوارە بۆ ئەم سنوور بەزاندنە شتێکی زۆر ناڕەوا ئەمە بۆ خۆی کە وەصفی ئەمە ئەکا ئەرکی تەبلیغەکەی داوە بە سەیدنا موسا عەلە نەبینا عەلەیهی سەڵات وسەلام لە ئەڵقەی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە چۆن هەموو شتێکی بۆ دیاری کردووە لە خواناسین لە خواپەرستین لە زیکری خوای گەورە لە هەموو باسی قیامەت و ئەمانە چۆن وەسایلەکانیشی داوەتێ عقدەی زمانیشی لا بردووە قەد ئوتیتە سوئلەکە یا موسا پرسیارەکانی هەموو شتەکانی هەمووی بۆ حەل کردو خستێتە سەر ڕێڕەوی تەبلیغکردنەکە ئەمە ئەرکی تەبلیغەکەیە لێرەشە غیرەتیە جوڵێنە زیاتر جوامێری و صیفەتی خۆی ئەجوڵێنە کە چۆن ئەوە فرعونە چۆن ئەو تاغوتە چۆن ئەوە ئێستاوای کردووە خۆی لە جێی خوای گەورەدانێ ئەلا یەتەقون ئەوانە وایە ئەهلی تەقوا بوونە جا ئەبەمەش ئەوەندەی تر غیرەتی سەیدنا موسا عەلە نەبینا عەلەیهی سەڵات وسەلام تەشجیع کاتەوە چونکە ئەمانە بۆچی وا زاڵمن جا سەیری کەن سبحان الله خوای پەروەردگارە فەرمێ ومن أظلم ممن منع مساجد الله چێ لەو کەسە زاڵمترە کە منعی مزگەوتەکانی خوای پەروەردگارەکە چێ لەو کەسە زاڵمترە وەزیری ئەوقاف چێ لە وەزیری ئەوقاف زاڵمترە ئێستا لە کوردستانە کەس نە مەسعود بەرزانی نە جەلال تاڵەبانی نە مەسئولی ئاسایشەکان نە دژە تیرۆر ئەوەی مەسئولی هەرە گەورە و جورمی گەورەی لەسرە وەزیری ئەوقاف وزير أوقافة كسيري كخواي قرا فرمي ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين بلا ما يبوه شيء أساس سربرزانات شتا مزقوتو دايخة أو سبب كي جندلي إيميا بغيرتي إيميا بجواميري إيميا مزقوتك صاحبي هبه مزقوتك إمامو مأمومي هبه مزقوتك بياوي الرشيد نوجيت يابكا طاغوتێکی مەلعونە توانێ بڵێ من وەزیری ئەوقافم بێ منعیکە منع دەکا بە مەلاکە دوایی مەلاکەت بۆ اختیالەکە مەلاکە نایڵی پێش نوێژەکەشت بۆ بکەی بانکی ئەلکترۆنیشی بۆ دیاری کردووی مەلایەکی دەمشڕی دەم هەراشی غەبغەبەزلی بۆ داناوی سەجی ئەوقاف کردوێتی بە مەلا بۆ تۆ نوێژەکەشەکەی ئەو خۆی بۆ دەخوێنێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر الله ئەکبەر تەراوی حەوا بۆتانەکەم ڕازی نین فەرموو بچنەوە بۆ ماڵەوە تەراویح تەواو نابێت کلیلەکەیان حازر کردو ئاسایشش لە دەوروبەرتە پێم ناڵێ ئەم مزگەوتە
شوي ئاوەدانە وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين. باش ئەوانە بۆچی وا بە ترسەوە ئەتوانن بڕۆنن؟ ئێستا ناوێر ترسیان لە هیچ شتێک نییە. ئەوە وەختێک خائفینە بن، وەختێکیش هەست بەم زوڵمە ئەکرێ کە ئەهلی جوامێری و ئەهلی دینداری و ئەهلی ڕەشیدی و ئەهلی پیاوی معقول ئیسلامەکەی هەڵگرت بێ. ومن أظلم ممن منع مساجد الله وسعى في خرابها. وسعى في خرابها خرابکردنی مزگەوت چۆنە وێرانکردنی؟ شۆفڵێک دێنە بیر ڕوخێنێ؟ نا، ئەوە وەزیری ئەوقافی حیزبێکی عەلمانی لا دینیە، تەماعی لە بیناکەشە هەیە، هەڵە سبەینێکین بە مەرکەزێکی لاوان و جۆدۆکاراتی تیاکرێ، سبەینە پێشمەرگێتێتەوە لێرە حەسێتەوە، سبەینێکین بە خان، سبەینێکین بە بار وەکو مزگەوتەکان کە لینین کردنی، بەخوا قەسەمەیکەن بە بار ئەگەر ئێوە هەروە غیرەتان هەر ئاوا بجوڵێت. وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. جاءوا مجديش زور قوري أوش بزانا إيوه دفاع لمزقوتيش نكن خواهي قوري ليكا خواهي قوري دفاعي لكعبة كيكر كسيصو شص بتيت يابو. لهم في الدنيا خزي أزانين تيا خزي يعني سرشوري وزليلي وآوا سركس كردن ككورت بيلا سرحيس كردن. هو بحول قوتي خواهي قوري سري حيزة بيه لعلمانيا كاني ترزياتر كي استاوندا فلامانی مزگەوتەکانەدا وەکو سەگ بە ئەهلی مزگەوتە وەڕێ. ئەوە خوای گەورە ڕسوایەکە بەس چاوەڕێکن یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە بۆ عەزەمەتی خۆت خوایە، خوایە بۆ دیفاعکردن لە مسلمانانی داماوی کوردستان و ئەهلی مزگەوت و مامەسە نادر و مەلا محتەرەمەکانی تر خوایە ئەم وەزیرە ڕسواکە یا ڕەبی زەلیلی کەی پێش ئەوەی ڕەمەزانتەوە بێ یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا خوایە هانات بۆ دێنین، خوایە بەو کردەوانەی بەو ڕۆژوانەی بۆ تۆ هێگرین، خوایە ئەم وەزیری ئەوقافە زەلیل کەی کە لە کوردستانە ئێستا وەزیرە، خوایە وا ڕسوای کەی وا تووشی نەخۆشیەکەی بکەی لەوەی جەلال تاڵەبانی خراپتر بێ دەبڵ حەفاظەی بۆ هەڵگرن. ئەمە سیمای تاغوتانە. وإذ نادى ربك موسى أن يأتي القوم الظالمين قوم فرعون ألا يتقون